ئەو دراوە نوێیانەی کە وێنەی شا چارلسی سێمیان لەسەرە لەلایەن بانکی ئینگلتەراوە خرانە بازاڕەوە. لە دوای دەرکەوتنی شاژن ئەلیزابێسی دووەم لەسەر دراوی بەریتانی لە ساڵی 1960 یەکەم جارە وێنەی شا چارلس بخرێتە سەر پاوەنی بەریتانی و ئەم وێنانەی شا چارلسیش لە ساڵی 2013دا گیراون، بەڵام بەشی پشتەوەی دراوەکە وە خۆی ماوەتەوە. لە ئێستا ئەم دراوە نوێیە جێگرەوەی ئەو دراوانە ئەبن کە بە تەواوی شێوا و دەڕاون و دەگۆڕێن بەم دراوە نوێیە، بەڵام هاوڵاتیان هێشتا دەتوانن هەریەک لە دراوە کاغەزەکانی 5 پاوەنی و 10 پاوەنی و 20 پاوەنی و 50 پاوەنی هەڵبگرن کە وێنە کۆنەکانی شاژنیان لەسەرە. شایانی باسە سەر ڕای ئەوەی بەکارهێنانی پارەی کاش بەرەو کەمبوونەوە دەچێت و چاوەڕوان دەکرێت لە داهاتوودا پارەی کاش بەرەو نەمان بچێت، بەڵام هێشتا بەشێکی زۆر لە دانیشتوانی بەریتانیا پشت بە پارەی کاش دەبەستن.